باشە لەبارەی یاسایی بوونەوەی پەیوەندیەکانی میسر و تورکیا دەمەوێت گفتوگۆ بکەم لەگەڵ بەڕێز جەمیل عەفیف چاودێری سیاسی لە میسر ڕاستەوخۆ لەگەڵم دەبێت. بەڕێز جەمیل لەم کاتت باش، زۆر سپاس کە میوانی کوردستان 24یت. ینی لە دوای 13 ساڵ کە لە دوای لەسەرکار لادانی محەممەد مورسی دی پەیوەندیەکانی میسر و تورکیا ئێستا هێدی ئاسایی دەبێتەوە، چی لەم ئاسایی بوونەوەیە دەخوێننەوە، چی لەوە دەخوێننەوە کە میسر و تورکیا جارێکی دیکە دوای دەیەک نزیک دەبنەوە لە یەکتر؟ هو طبعا هەڵبەتە ڕوون و ئاشکرایە لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا لە شۆڕشی سی یۆنیۆ هەندێک ناکۆکی لە نێوان هەردوو لا هاتنە ئاراوە ژمارەیەک لە داواکاری لەلایەن ئیدارەی مصریەوە بۆ تورکیا هەبوو بۆ ئاسایکردنەوەی پەیوەندیەکانی نێوان هەردوو وڵات، هەروەها داواشی کردبوو کە نەخشەی جوگرافیا دابڕێژرێتەوە و دیاری بکرێت نەخشە ئاویەکانی مەسر لەگەڵ قۆبرۆس، هەروەها هەندێک لێژنەش بۆ دانوستانەکان لە نێوان تورکیا و مەسر لە ساڵانی ڕابردوودا پێکێنران. هەڵبەتە ئەم دەرفەتە گەڕانەوەی ئەم دەرفەتە بۆ ئاسایکردنەوەی پەیوەندیەکان دەگەڕێتەوە بۆ فەزلی هەردوو سەرۆکۆماری مەسر و سەرۆکۆماری تورکیا کە سەرتاکەشی بۆ کاتی بەڕێوەچوونی جامی جیهانی تۆپی پێ دەگەڕێتەوە ئەو کات کە بە دەرفەت زانرا. دواتر هەڵوێستی مەسر لە ماوەی بوومەلەرزەکەی تورکیاشدا هەڵوێستێکی جوان بوو، دەستی هاوکاری زۆری درێژ کرد بۆ وڵاتی تورکیا و هەروەها داواش یارمەتیدەر بوو لەگەڵ تورکیا بۆ لابردنی ئاساوارەکانی بوومەلەرزەکە ئەو کارە ساتەی کە بەسەر خەڵکی تورکیا داهات. و سامح شکریش لە کاتی بوومەلەرزەکەدا سەردانی تورکیای کردو لەگەڵ وەزیری دەرەوەی ئەو کاتی تورکیا کۆبووەوە، هەروەها سەردانی وەزیری دەرەوەی تورکیاش بۆ قاهیرە و دیداری لەگەڵ هاوتا مصریەکەی لە کاتی دانوستانەکان. دواتریش ژمارەیەک لە دیدار و کۆبوونەوە لە نێوان شاندا مصری و تورکیەکاندا بەڕێوە زۆر باشە ئاستەکە بەرزکرایەوە. بەڕێز جەمیل، ینی لە دوای هەڵبژاردننی تورکیا و بەتایبەت لە دوای ئەوەی کە وەزیری دەرەوەی تورکیا گۆڕا بە ئەهاکان فیدان، پێتان وایە کە گۆڕانکاری لە سیاسەتی دەرەوەی تورکیادا ڕوویداوە بەتایبەت لە ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی لەگەڵ بەشێک لە وڵاتانی کە پێشتر پەیوەندی لەگەڵیان پچڕاندە بوو لە نێویشیاندا میسر؟ من لەو باوەڕەدام ئاسای بوونەوەی پەیوەندیەکانی نێوان مەسر و تورکیا ئەوە پەیوەندیەکی استراتیژیە لە نێوان سەرۆکەکان، نەک لە نێوان وەزیرانی دەرەوە. هەروەها دەگەڕێتەوە بۆ ئەوەی تا چەندە هەردوو وڵات هاوکاری یەک دەکەن و لە بەرژەوەندی یەکتر دەهەنگاو دەنێن. ئەمە چونکە ژمارەیەکی زۆر لە دۆسی هەڵپەسێردراو لە نێوان هەردوو وڵاتدا هەبوون پێشتر کە کارەکە شەعنی هەردوو سەرۆکەکان بوو و ئەمەش بەڵام ئەو هەنگاوانەی بەم دوایانە لە نێوان هەردوو وڵاتدا هەنرا و هەوڵەکانی سەرۆک ڕەجەب تایب ئەردوغان دوای سەرکەوتنی لە هەڵبژاردنەکانی ئەم دوایە بووە هۆی ئەوەی کە کاری جدی لەسەر ئەوە بکرێت و چاوەڕێژ دەکرێت سەردانی مصر بکات و عەبدولفەتاح سەردانی. ینی دەمێتەوە بڵم لە مانگی چواری ڕابردوو کاتێک وەزیری دەرەوەی میسر سەردانی تورکیای کرد بە چەند ڕۆژێکی کەم پێشتر سەردانی یۆنانی کرد. خۆشتان دەزانن کە لەسەر سنووراویەکان و لەسەر نەوت لە نێو دەرەی ناوەڕاست کێشە هەیە بەردەوام لە نێوان تورکیا و یۆنان و پەیوەندی و وەڕێکەوتنیشێ لە نێوان قاهیرە و ئەسینا. نزیکبوونەوەی میسر و تورکیا هیچ مەترسیەک لەسەر ڕێکەوتنی قاهیرەوە سینا دروست ناکات؟
نەخێر بە هیچ شێوەیە کاریگەری لەسەر پەیوەندیەکانی نێوان تورکیا و مەسر هیچ کاریگەری لەسەر پەیوەندیەکانی نێوان مەسر و یۆنان نابێت بەڵام هەر وڵاتێک ئەگەر بیاوێت دەست بخاتە کاروباری ناوخۆی مەسر یاخۆت بەنیازی فڕوفێڵ بیت لە مەسر ئاوا ئێمەش هەڵوێستمان دەوێت پەیوەندیەکانی مەسر لەگەڵ یۆنان ئەمە لانێکە و هەروەها من لەو باوەڕەدام کە بە ئاسایی بوونەوەی پەیوەندیەکانی نێوان مەسر و تورکیا لە بەرژەوەندی یۆنانیشدا دەبێت و دەکرێت مەسر ببێتە کارایەکی یاریدەدەر بۆ ڕەواندنەوەی نێوان تورکیا و یۆنانیش و لە پێشبینیش دەکرێت لە داهاتوودا چەند سەردانێکی ئاڵوگۆڕکراو لە نێوان یۆنان و قوبرس و مەسر و تورکیا و هەموو لایەنەکاندا هەبێت و هاوکاریەکی هاوبەش لە نێوان هەر سێ وڵاتدا دەبێت کە بەرژەوەندی هاوبەشی ئابووری سیاسی سەربازی کۆمەڵاتی بەیەکەوە دەیان بەستێتەوە کەواتە پەیوەندی نێوان مەسر و یۆنان پەیوەندیەکی استراتیژیە و ناکرێت پەیوەندیەکانی نێوان تورکیا و مەسر کاریگەری لەسەر ئەو پەیوەندیانە هەبێت کە مەسر لەگەڵ یۆنان هەیبێت لە لایەکی دیکەشەوە مەسر هەوڵ دەدات پەیوەندی نێوان وڵاتانی دیکەش ئەبەرەو ئاسایی بوونەوە ببات. زۆر باشە سپاس دەکەم بەڕێز جەمیل عەفیف چاودێری سیاسی لە میسرەوە میوانم بوویت زۆر سپاس.